هەڵبژاردن و دیاریکردنی ئەنجومەنی محافظ واتە پارێزگاری نینەوە زیاتر پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگایە چونکە ئەنجومەنی پارێزگا نوێنەری خەڵکە ئەو محافظ هەڵدەبژێریت و دەبێت بە زۆری نەبێت 21 دەنگ بهێنی لە کۆی 39 دەنگ لە ناو ئەنجومەنی پارێزگا و ڕۆژی سێشەممە دەرگای خۆپاڵاوتن بۆ پارێزگار و هەردوو جێگرەکەی دادەخرێتن دوای ئەوە دەتوانین ئەنجومەن ماوەی ڕۆژێک دیاری دەکات بۆ هەڵبژاردننی پارێزگار و ئەو ڕۆژە لەو هەفتەیە احتیمالە هەرو هەفتەیە بێتن تاکو ئەو جەدەل سەر پارێزگار کۆتایی بێتن و ئەوڕۆ با ببیرتان ئەوڕۆ کۆتا ڕۆژی تانەدانی پارێزگار بووە و دووشەمەش کۆتا بڕیار لەسەر چارەنووسی پارێزگاری ڕابردوو دەدرێتن و سێشەمە کۆتا ڕۆژی خۆپاڵاوتنە احتیمالە دوای ئەوە ئیتر چوارشەمەیە پێنجشەمان هەفتەی داهاتوو دەبیتە ڕۆژی هەڵبژاردننی پارێزگاری نینەوە.